سلام علیکم. ڕۆژوو تاعات عیبادەتان قبول بی دەمانەوێت ئەوڕۆ باسی پەیوەندی نێوان بەکتریای مەعیدەی یان میکرۆبی مەعیدەی یان خەڵکی پێدەری ڤایرۆسی مەعیدە لەگەڵ ڕەمەزان. ئەو بەڕێزانەی کە دووچاری بەکتریای مەعیدە دەبن یا هەڵگری بەکتریای مەعیدە دەبن زۆرن لە کۆمەلگا. ئێمە لە توێژینەوەک ئەو کاتی لە زانکۆی هولێری پزیشکی ئەنجامماندا قوتابەکانی زانکۆ 1970 ئەو بەکتریای هەڵگری ئەو بەکتریای بوون. کەواتە ڕێژەیەکی زۆر لە کۆمەلگا ئەو بەکتریای هەیە. نیشانەکانی ئەوەیە مەعیدەی دوای خواردنی تێک دەچی هەیەژان دروست دەکە و هەشە تەنها پێدرێن بلۆتینگ حەزەکە مەعیدەی پڕە دیسپێپسیە مەعیدەی تێک دەستن. ئەو بەڕێزانەی کە ئەو بەکتریایان هەیە دەتوانن بە ڕۆژوو بن و دەتوانن عیلاجی بەکتریاکەی وەرنەگرن تاجیلی بکەن لە پاش ڕەمەزانێ، چکە لە بۆی شتەکە حالەتەکە طارئ نییە، یعنی بابرین فریاگوزاری نییە برێ ئیلا ئەگەر وەربگری ئەگەر ناتێک بچیتن بەس دەبی عیلاجی ئەو بەکتریایی بکە ئەگەرنا لە داهاتوودا پاش 15-20 ساڵ لەوانەیە ببتە هۆکاری دروستبوونی سەرەتانی مەعیدە یانگەدا. ئەو بەڕێزە دەتوانی بە ڕۆژێبی و ئەگەر ویستی عیلاجەکە وەگری باشتر وایە بە ڕۆژێ نەبی لەبەرەوەی دەبی لە وەخت خۆی بخوا ڕۆژی 2 جارە یان ڕۆژی 3 جارە بەجێرە عیلاجەکەیە دەکرێت ئەگەر ویستی نیگەران بۆ لە نەخۆشیەکەی چکەوە خوارێکی پێدایە دەتوانی بە ڕۆژێ نەبیتن. بەس لە هەمووی گرنگتر ئەوەیە ئاگادار بیتن تێکەڵبوونی خواردەمەنی، یعنی بۆ نمونە گڵاس و خاولی و قاپ و قاچاغ و ئەوانە هاوبەش نەکاتن لەگە ئەندامەکانی خێزانی، چکە زۆر جاران لەبەرەوەی ئەو عیلاجی وەردەگری چەند ئەندامێکی دیکەهیتان لە خێزانیان کە خواردن و شت پێکەوە دەخۆن دیسان توش دەبیتەوە. کەواتە باش ینی مەبەستم ئەوەیە ئەو بەکتریایە نەقڵ دەبی لە بینی یەکێک لە بۆ یەکەشکە بۆ شێوازێ بۆی باشتر وایە پارێز بکاتن لە کاتی عیلاجەکەش ئەگەر ویستی وەربگری ئەو ئەندامانی خێزانی باشتر وایە ئەندامەکانی تر فەحسی بەکتریای مەعیدە بکەن ئەگەر هەیە بۆ هەم بێکەوە عیلاجی وەربگرن لەگەر هیوای تەندروستێکی باش و قوبڵبوونی ڕەمەزان لە هەموو لایەکی هەر چاک.